ئەزیزانم سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەکتانە خوازین و خۆشحاڵین بە یارمەتی هاوکارانم ئەم ئێوارەش لە پرۆگرامی کینۆدا دەبین و میوانی ماڵەکانتان خۆشەویستان بۆ ئەم ئێوارە ئێمە میوانداری بەڕێز ئیبراهیم هەورامانیمان کردووە کە بەڕێزیان نووسەر و شاعیرن ئەمانێت باس لە ئەم کتێبە بکەین کتێبی بە ناوی چیمدی کە ئەمە شەشەمین کتێبە لە پرۆژەیدا بە دیکۆمنتکردنی بەڵگەنامەی زارەکی ئەمانێت باس لە ئەم کتێبە بکەین و ناوڕۆکی کتێبەکە باس لە چی ئەکات کاکی برایم زۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت خۆشحاڵین کە لە هەڵەبجەی خۆشەویستەوە ماندوو بوویت و ئازیزت کێشا و هاتووی بۆ لای ئێمە سپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەرفەتەی بە ئێمەتان ڕەسان زۆر سپاس بە خێراتن دەکەین دووبارە کاکی برایم ئەمێت لە سەرەتا باس لەوە بکەین کە ئەم یاداشتانە بۆچی کە لە کتێبەکەتدایە باس لەوە کات چیمدی کە دەست پێ بکەین ئەمە شەشەمین کتێبە لەسەری کە دادناوە بەڵێ کتێبی چیمدی کە دەبێتە شەشەمین زنجیرەی پرۆژەی بە دیکۆمنتکردنی زارەکی لە دۆسەی کیمیابارانی هەڵەبجە خۆی لە خۆیدا ئەومانەیە دەگەێنێ ئێمەش کورد وەکوونەتەوەی کورد وەکوونەتەوەیکی جینۆساید کرا و لە لایەن دوژمنەیەک لە دوایەکانەوە پێویستمان بەوە هەیە تەواوی ئەو دیکۆمنت و بەڵگەنامانەی کە لە بەردەستمانایە و ڕووی ڕاستەقینەی ئەو تاوانانە دەخاتە ڕوو کۆیان بکەینەوە و بیخێنە بەردەست دۆست و دوژمنەکانمان بۆ ئەوەی بزانن ئێمە لە پێناو ئازادی نەتەوەکەمانە لە پێناو بەرقەراربوونی ئارامی و یەکسانی بۆ تەواوی کۆمەلگاکەمان خاوەنی دەیان هەزار شەهید و چەندین قوربانی ئێمە زۆر ڕاستە چیمدی من چەند ساڵێک لەمەوبەر با بڵێن زیاتر لە 10 ساڵ لەمەوبەر بیرم لەوە کردەوە کە پێویستە ئێمە بە دوای ئەو دیکۆمنتانە بگەڕێین کە لە بەردەست نین هەرچی زووتر هەوڵ بین لەلایەن ئەو خەڵکانی کە ڕزگار بووی تاوانی کیمیابارانی هەڵەبجەن دیکۆمنتەکان لە لای ئەوانە وەک شاید حاڵێکی زیندوو لە بەرامبەر بەکارهێنانی چێکی کۆکوژ لە شاری هەڵەبجە دەتوانین کۆکێنەوە ڕاستە ئێمە دیکۆمنتی کەلوپەل و دیکۆمنتی نووسرا و دیکۆمنتی وێنەی لە بەردەستمانایە دەتوانین ئەم ڕۆیاسپەی کە کۆیان بکەینەوە با بڵێن هینێکی ناوێ پەلەکردنێکی ناوێ بۆ ئەوەی هەرچی زووتر کۆیان بکەینەوە هەرچەندە پێویستەکە ئەو دیکۆمنتانی تریش ئێمە هەوڵی جدیان بۆ بین بۆ ئەوی زیاتر کۆ بکرێنەوە بەڵام دیکۆمنتی زارێکی کە لە سنجی شاید حاڵەکانە لە دوای مەسەلەن کیمیابارانەکە و ڕزگاریان بووە پێویستەکە زۆر بەزووی بەر لەوەی مەرگ تەنجیان پێڵ بچێ و نێو ئەو دیکۆمنتانشمان لە دەست دەرچن ئێمە دیکۆمنتەکان وەربگرین زۆر ڕاستە کەواتە باسی لۆکیشنمان بۆ بکە ئێمە بەداخەوە لە زۆربەی گوند و شار و شارۆچکەکانمان ئێمە کیمیاباران کراوین ئەم کارەساتە تراژیدیە بەسەرمانە هاتووە لۆکۆشنی تۆ لە کوێیە یاخود باسی کوێ ئەکات کیمیابارانی کوێ بڵێ ڕاستە گەر ئێمە لە تاریخی سیاسی کوردستان بە تایبەت باشووری کوردستان بڕوانین کەم جێگەی هەیە جێچنجی دوژمنانی تا نەبوو بێ پەلاماردانی دوژمنانی تا نەبوو بێ مەسەلەی کیمیاباران بە تەنها ڕاستە هەڵەبجە بە تەنها کیمیاباران نەکراوە بەڵام خاڵی چڕبوونەوەی بەکارهێنانی ئەو چەکە کۆکوژانە لە هەڵەبجە دوجار مەسەلەن بوونە مایی قەتڵ و عامکردنی خەڵکیی زۆر هاوڵاتێکی بێدیفاعی زۆر با بڵێن خاڵی دەستپێکردنی سڕینەوەی سیمای شارستانەتی شار و سیمای ژیانکردن لە باشووری کوردستان لە هەڵەبجەوە دەستی پێکردووە بە بەکارهێنانی چێکی کۆکوش من لۆکیشنەکانم ناو هەڵەبجەیە ئەو کەسانم اختیار کردووە کە لە ناو هەڵەبجە لەو هێرشە توانیوانە ڕزگاریان ببێ بە هەر وەسیلەیەک بووە بۆیە بە ئامانەتەوە من وتەکانیانم یا داشتەکانیانم بەڵگەنامەکانیانم گواستۆتەوە ئەگەر لێرە و لەوێ مەسەلەن دەستکاریی ڕستەی و ماناداری ناو وشەکانم کرد بێ بەڵام ئامانەتێک نەمتوانیوە لێلابم وەکو خۆی نەقلم کردوون و زیاتر ئیشکردنی ئەمەش لە چوار چێوەی هەڵەبجایە
ڕاستە هەڵەبجە سنوورێکی بەرفراوانی هەیە هێشتا ئێمە نەمان گواستوێتەوە بۆ هەڵەبجەت هەڵبژاردووە لەبەرەوەی کە خۆت خەڵکی هەڵەبجەیت و زیاترە ناو کارەساتەکەیت و کەسەکانی ئەوێت ئەناسیت لە نزیکەوە ئەتوانیت هاوکاریت بکەن یاخود ئەوەیە کە جارە ناتوانیت دەستت بە ناوچەکانی دیکە بکات. بەڕاستی من پێت بڵێم ڕەنگە شانسەی من لەوا بوو بێ کە خەڵکی هەڵەبجەم ئەوە خۆشم دانیشتوو شاری هەڵەبجەم ڕەنگە ئەمە بۆ من زۆرتر کار ئاسان بوو بێ کاراسانی زیاترم بۆەکە بەڵام بیرمان لەوە کردوێتەوە با بڵێن واقعانە گەر ئێمە باسی بکەین هەڵەبجە خاوەنی ئەرشیفێکی زۆر زۆر دەوڵەمەندە لە ناو دیکۆمنتە چ دیکۆمنتی وێنەی بێ یا دیکۆمنتی نووسراو بێ یا دیکۆمنتی کەلوپەل بێ یا ئەم بەڵگە نامەزارێکیانە بێ کە ئێستا ئێمە هەوڵمانداوە ڕاستە من لە ناو هەڵەبجەی شەکەم هێشتا نەمتوانی وەپەل بۆ نزیکترین نقطەی دەرەوەی هەڵەبجە بنێم کە ئەویش شارەکانی با بڵێن سیروان و خوڕماڵ و بیارە و گوندەکانی دەوروبەرێتی بەڵێ ئێمە دەتوانین بەڵام ئەمە لە دەرەوەی تااقەتی تاکە کەسی ئێمەیە بەڕاستی ئەم کاری ئێمە دەستمان ناوەتێ من ناتوان بڵم بەتەنها هەر منم زۆرێ لە هاوکارەکانی ترم ئەوانیش لێرە و لەوێ هەوڵی تا کەسی خۆیانەیە وەکو منەوانی شەوڵیان داوە کۆمەڵی ئیشوکار کراوە بەڵام کۆی هەموو ئەم ئیشوکارانە لە هەوڵی تاکە کەسی نەچۆتە دەرەوە بۆ خۆشت دەزانی هەوڵی تاکە کەسی تااقەت پرروچێنترە لەوەی هەوڵی دەستە جەمعی بەتایبەت فترێکی زۆرە کە پێما بە نزیک بە 15 ساڵەکە بەڕێستان خەریکی ئەم پرۆژێن بێگومان مادووبوونی زیاتری ئەوێت بەڵام هەر گرنگە پشتستانین ئایا تەنها ئەم کارانت کردووە خودت ئەم پرۆژێت بەڕێوە بردە چونکە 6 کتێب ژمارەیەکی زۆرە و نازانم بەردەوامە بی یاخودنا ئەوەش گەڕێنەوە بۆ دوایی لە دوایە پرسیاری لەسەرەکەین بەڵام هیچ کەسێک هەبوو لەم پرۆژەیە هاوکارت بێ من وەکو پێم وتی بەدەل لە پرۆژەی بە دیکۆمنتکردنی بەڵگەنامەی زارەکی چەند ئیشێکی ترم کردووە لەسەر دۆسەی کیمیابارانی هەڵەبجە وەکو دواندنی ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە کاتی ئەنجامدانی تاوانەکە لە هەڵەبجە توانیویانە یا دوای ئەنجامدانی تاوانەکە بە چەند ڕۆژێک هەواڵی وێنەیان گواستوتەوە بۆ میدیاکانی گیان بە تایبەت ئێرانیەکان و خستنە ڕووی با بڵێن ساختکردنەوەی ئەو وێنانەی کە لە کاتی کیمیابارانەکەی گیراون کە خاوەنددارێتیان بۆ چی فۆتۆگرافێک دەگەڕێتەوە من ئیشم لەو بارە کردووە چەند کتێبێکم بەرهەم هێناوە لەوانە کاتژمێر 11:35 خولێک 48 کاتژمێر چوارشەممەی خوێناوی ئەو وێنانەی دنیایان هەژان ئەمانە لەسەر کارەساتەکانی هەڵەبجە تاوانی کیمیابارانی هەڵەبجەیەوە لەم کتێبانەش کتێبێکی ترمان بە ئەنجام گاندۆیش CV ئەو ڕۆژنامەنووسە جیهانی و ئێرانیانەیە کە توانیویانە هەواڵی تاوانی کیمیابارانی هەڵەبجە بگوازنەوە. بەڵێ باسی وردەکاری ئەتوانێت ناو کتێبەکەمان بۆ بکەیت یاخود باسی ئەو چیرۆکانەمان بۆ بکەیت کە لە نێو ئەم کتێبانەدا باست لێوە کردن باسی ئەوەت کرد کە زیاتر زارەکین ئەو کەسانی کە ئەیان دوێنیت توانیتە ئەوە بەدەست بهێنیت لێیانەوە کە خۆت ئەدویست؟ بەڵێ من بە درێژایی ئەو شەر زنجیرەی کە قسە و باسم لێ کردوون با بڵێن مامەڵەم لە تەکا کردوون و ئامانەتەکانم گواستوێتەوە بە دیکۆمنتم کردوون چیرۆکی سێر و سەمەرەی زۆریان تێدایە بەڕاستی ینی چیرۆکی تێدایە کە لە ئاست قەناعەت پێکردنی ئینسانان نییە بڕوا بەوە بکە کە ئەم چیرۆکە ئەم دیمەنە ڕوویدا بێ یا ئەم تاوانە بەم چەشنە ئەم دیمەنانەی خولخاند بێ بە تایبەت من زۆر معجیبم بە جێڕانەوەکانی ڕەحمەتی مامۆسا فەخرەدینی حاجی حەمەد سەلیمی تەوێڵەیی بەڕاستی ڕوبەڕووی زۆر کارەساتی ناخۆش بووتەوە لەو ڕۆژانەی تاوانی کیمیابارانی هەڵەبجە مامەڵەیەکی زۆر وحشەتناکی کردووە دەتوانم بڵێم ئەگەر بکرێتە فیلمێکی زۆر عەجایب دەرەچێ هیچی کەمتر نابێت لەو فلیمانەی کە لە هۆلۆکۆستەکانە لە هۆلۆکۆستە ئەنجام دراون و زۆری ئەو شاید حاڵانەی کە من وەرم گرتوون لە ڕووی قانونیەوە لە کاتی تاوانی ئەنجامدانی تاوانەکە تەمەنیان تەمەنێکی قانونی بووە لە سەر و 18 ساڵەوە بوون کە توانراوە بەڵگەنامەکانیان بە شاهیدی قانونی وەربگیرێ کە خۆشبەختانە تاکو ئێستا لە ژیان نەماون و ئەتوانن تەنها مامۆستا فەخرەدین نەبێ کۆچی دوایی کردووە ئەوانی تر ماون و ئەوانی دیکەش کە من یاداشتەکانیانم تۆمار کردوون
بەڕاستی هەمویان چیرۆکی سەرسوڕهێنە دەجێڕنەوە باسی وەحشەتناکی و درندایەتی ڕژێمی باسەکەن کە چۆن مامەڵی کردو لەگەڵ خەڵکی بێدیفاع چۆن هەوڵی ئەوەی داوە لە تەواوی خەڵکی هەڵەبجە و سنووری جوگرافیای ئەو ناوچەیە ژیان نەمێنێ ینی کەسێک نەمێنێ لەو ناوچەیە بتوانێت ژیان بکە بەڵام خۆشبەختانە خەڵکیی زۆریش ڕزگاری بووە. خۆشبەختانە. کاگی براهیم باسی بگەڕێنەوە سەر کتێبەکە کە ئەمە ئوسمان شەشەم بەرگە شەشەم کتێبە لەسەر بە دوای یەکدا ئایا ئەمانە ئەم شەش کتێبە تەواوکەری یەکدین یاخود هەرێکە و باز لە جۆرێک لە چیرۆکەکانەکات؟ ئەگەر وەکو ناوەرۆک بڵێ ناوەرۆکیان جیاوازە بەڵام هەمووشیان لەسەر یەخت ئەڕۆن هەمویان باز لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە و مەسلەی ڕزگار بوون و مەسلەی قەتڵ و عامکردنی ئەو خەڵکایەکە کە لە 1970 قەتڵ و عام کراون زنجیرەکان تەنها لەوە بەیەکەوە دەبەسرێنەوە کە باسییان لە دۆسی کیمیابارانی هەڵەبجە کردووە ئەگەر نا شخصیاتەکان هەموو شخصیاتی جیاوازە شخصیاتی جیاوازە ئەی جیاوازی ئەم شەش کتێبە لەگەڵ کتێبەکانی دیکەیە کە باست کرد کە لە پێشترا ناوت هێنان جیاوازی ئەم لەگەڵ ئەوانی دیکەیە چییە؟ ئەوانی دیکە دەگەڕێنەوە بۆ دیکۆمنتی وێنەی زیاتر ئەم شەش کتێبە کە لە پرۆژەیەکە خۆی بینیوەتەوە ئەمە دیکۆمنتی بەڵگەنامەی زارێکیە ڕەنگە ئەو فۆتۆگرافەرانە با بڵێن بۆ خۆیان دیکۆمنتی جیاجیان تۆمار کردو دیمەنەکانیان تۆمار کردو بە وێنەی بەڵام ئەوە ئەم زارێکیە و لە سنجی شاید حاڵەکان ئەماونێتەوە کەواتە بەڕێستان شاید حاڵی زۆرتان بینیوە زۆرێک لە ڕزگاربووانی قوربانی کیمیابارانی هەڵەبجەتان بینی و دواندووتان لە نزیکەوە چاوتان پێیان کەوتووە بێگومان چیرۆکی جیاجیان هەیە هەریەکایان بۆ خۆی ئەگەر باسێک یەک دوو لەو چیرۆکانەمان بۆ بکەیت کە بە کورتیش بێتی کتێبەکە کە نووسی بێتەوە و یەکێک لەو چیرۆکانەی کە زۆر زۆر کاریگەری لەسەر تۆ دروستکردی یان متەئسیر بوو بێت بۆمان بگەڕێیتەوە. وەڵای ڕەنگە بەش بە حاڵی خۆم من بۆ ئەوەی خۆشم یەکێکم لەو ڕزگار بووانەی لە هێرشی چەکی کیمیایی بۆ سەر هەڵەبجە ڕزگارم بووە خۆشم ڕەنگەمە یارمەتی دەربێت و زیاتر بەڵێ خۆشمە واقعەتەم بینیوە چیرۆکەکان زۆر زۆرن مەسەلەن هەستەکەی یەکێکی وەکو مامۆستا فەخرەدین بە درێژایی ئەو چەند ڕۆژە گەڕاوە بە دوای تەرمی مناڵەکانی و تەرمی مناڵەکانی لێون بووە و هاتووە و ڕۆشتووە و بریندارێکی گواستۆتەوە و گەڕاوەتەوە بە دوای کەسێکی تریا و یعنی وەسعی چاوی نەیبینیوە و لە یەکتری دابراون و ڕێگەیەکی توولانیان گرتوۆتە بەرو بە برسێتی و بەتیونێتی و چیرۆکەکان ڕەنگە درێژیان هەبێ ئێمە نەتوانین لە بەرنمەیەکی بەم شێوەیە هەموو ئەو چیرۆکانە باسکەین. زۆر ڕاستە. ئەی بەردەوامی پرۆژەکەت ئایا بەردەوامە بێت وەکو لە گێڕانەوەی چیرۆکەکانی هەڵەبجە یاخود ئەی وەستێنیت؟ بەڵێ من لەو پرۆژەیە بەردەوامم ئێستا سەرقاڵی نووسینەوەی کتێبێکی ترم کە بە هەمان شێوەوان سێ شاید حاڵن هەر لە ناو هەڵەبجە هەر لە ناو هەڵەبجایە بەڵام بەشێکی توانیومە لەگەڵ لایەنێک قسە و باسێک بکەم کە ئەو لایەنە با بڵێن معارزەی ئەرانی بوون کاتی خۆی لە منتیقەی دەرەتوێ و هاوار و ناوچەی بیارە لەوێ تەواجودیان هەبوو و کەوتنە ناو ئەو واقعەتەی کە ڕوویە ئەوانیش قوربانیان دا و شەهیدیان بەخشی بە و لەو ڕۆژە چۆنەتی ئەو ڕوودا و واقعەتەش لەگەڵەوانە باسم کردووە و هەندێک معلوماتی تریشم وەرگرتووە کە لەم کتێبە دەیخەمە ڕوو ئەویش ئەو بەڵگەنامانن با بڵێن ئەو بەڵگەنامانن کە لە نەتەوەیە گرتووەکان هەردوو وەزارەتی دەرەوەی ئێران و عێراق سکاڵیان لە دژی یەک تۆمار کردووە لە بەرامبەر بەکارهێنانی چێکی کیمیایی. بەڵێ کاگی برایم ئەگەر کات دەرفەت بە بەڕێستان بات ئینشاءڵڵا خواتەمەند بات تاوان هیوادارین خواتەمەند درێژ بکات و دەرفەتیش هەبێ بۆ تۆ بەنیازیت ئەم پرۆژەیە لە ناو هەڵەبجە بێنیتە دەرەوە بۆ دەرەوەی هەڵەبجە و بۆ ئەو شارانەی دیکە یاخود بۆ ئەو گوند و شارۆچکانەی دیکە کە کیمیابارانی کارەساتی کیمیابارانی هەڵەبجەیان بەسەر هاتووە باس بکەیت یاخود باس لە چیرۆکەکانی ئەوانیش بکەیت؟ لە ڕاستیە وەکو پێشتریش بۆ جەنابتم بەیان کرد مەسلەی بوونی شاید حاڵ لە هەڵەبجە بۆ دۆسەی کیمیابارانی هەڵەبجە شاید حاڵی گەلێ زۆرمان هەیە و ئەو
بەڵگەنامانش تا چەند ئێمە بتوانین تۆماریان بکەین ژمارەشیان چەند هەزاری بێ هێشتا بە نسبەتی ئێمەوە کەمە من پێم وایە کاتمان ئەوەندە لە بەردەمان نەماوە بۆ ئەوەی بتوانین هەموو بەڵگەنامەکانی ناو شاری هەڵەبجە تۆمار بکەین چونکە خۆت دەزانی ئەم ئیشە بە ئیشی تاکە کەسی ناکرێ ئەم هەوڵانە بە تاکە کەسی بە ئەنجام ناگات بشگات زۆر با بڵێن بە خاوخلیچیەتە بەرهەم دەبوو پاش 30 ساڵ لە ئەنجامدانی تاوانی چیمابارانی هەڵەبجە هەتا ئەمڕۆ ئێمە ئێستا ساحێبی ئەرشیفێکی زۆر زۆر دەوڵەمەند بوونایە دەبوو بمانتوانی باە لە دوای ئەم 30 ساڵە ئێستا ئێمە زۆرترین ژماری بەڵگەنامەکانی ئەم دۆسیە و دۆسیە جیاوازەکانی تریش کە لە ناو مێژووی سیاسینەتەوەکەمانە هەیە کۆمان بکردناتەوە و خاوەن مۆزەخانەیەکی گەورەی نیشتیمانی بوونایە بۆ ئەوەی وەکو هەموو ئەو نەتەوانێت کە جینۆسایت زەدەن ئێمەش بووبوونایەتە خاوەن مۆزەخانەیەک کە شانازیمان پێوە بێگومان باسی پرۆژە و باسی ئەوەت کە باس بە ئەرشیفکردن یاخود باسی ئەوەی کە بە دیکۆمنتکردنی ئەو شتانە کە لە لامانە هەتا ئێستا بەداخەوە کارێکی وای لێ نەکراوە وەکو باسی شت کە بۆ ڕێزت کە لە بینی وڵاتانی دیکە چۆن ئەم مێژووی خۆیان پاراستو یاخود ئەو ڕووداوانەی کە بەسەریان هاتووە لە مۆزەخانەیە کا هێشتیانەتەوە بەڵام ئێمە هەتاکو ئێستا هێشتێکی وامان نییە بەڵام تۆ ئەتوانیت بەم دیکۆمنتانە زیاتر درێژە بەو بیت و هیچ نەبێت لە زاری خۆیانەوە ئەمانە بە زیینی بهێڵیتەوە ڕەنگە ئێمە بتوانین بەس بۆ خۆمانەوەی شە بکەین چۆن مەسەڵەن من تا ئێستا توانیومە 6 کتێب لە بەڵگەنامەی زارێکی تۆمارکەم لێرە و لەوێ چەندین کتێبی تر تۆمار کراوە کۆی هەموو ئەم کتێبانە بە زمانی دایکە بە زمانی کوردیە لە کاتێکە ئێمە پێویستمان بەوە هەیە دۆستەکانمان لە تەواوی دنیاە ئاگاداری ئەم مۆزاتەی ئێمە بن بۆیە پێویستمان بە خانەیەکی وەرجێڕانی تایبەت هەیە کە هاوکار بێ یاریدە دەربێ ینی ئەم کتێبانە وەرگەڕێتە سەر زمانی دیکە زمانەکانی تر مەسەلەن زمانە زیندوەکانی دنیا زۆر ئاسایی ئەم کتێبانە تەرجمە بکرێت بۆ زمانی ئینگلیزی بۆ زمانی فەڕەنسی بۆ زمانی ئیسپانی بۆ زمانی یابانی بۆ هەر زمانێکی تر مەسەلەن ئێمە خۆمان وەکو کورد لە هەر بەشەکانی دیکەی کوردستانە ئاگاداری وەزعەتی خۆمانین دەزانین چی لە هەڵەبجە ڕوویاوە چی لە منتەقەی گەرمیان ڕوویاوە چی لە شوێنەکانی دیکە ڕوویاوە چی لە سەردەشت ڕوویاوە بەڵام ئەوە نەتەوەکانی ترە دۆستەکانی ترمانن با بڵێن خەڵکی تر لەسەر ئاستی زەوی ئاگاداری ئەم وەزعەتانە نین بۆیە من لێرە تەمەنا ئەەکەم خەڵکیی باش بێتە پێشەوە بەتایبەت زمانزانەکان هاوکاری ئێمە بن بۆ ئەوەی بتوانین بە هەمومانەوە ئەم دیکۆمنتانە بە دنیا بن کاگی برایم هیچ پلانێک نییە یاخود هیچ شتێکی وا باز نەکراوە کە ئەمە بکەن ئەو کەسانی کە باسی یەکەی بێنە پێشەوە و ئێوە دەست پێش خەری بکەن بۆی کە ئەمانە بەپارێزن یاخود وەرگێڕانی بۆ بکەن ئەو چیرۆکانەی کە تۆ کاری لەسەرەکەی بتوانانی تەنها میلەتی کورد وەکو خۆمان ئەزانین کە ئێمە زانین زیاتر لە سەریان ئەزانین بەڵام تەنها ئەمە ئیسفادە لەمە نەکەین وڵاتانی دیکەش ئیسفادەی لێ بکەن خۆی کێشەکە لێرە ئەوەیە ئەمیشە بە ئیشی وەکو پێموتی بە تاکەسی و پێویستی بە بودجەیەکی باشیش هەیە ئەمە ئەرچی حکوومەتە ئەرچی دەستگای پەیوەنددارە بم قەزەوە کە ئەوان بێ لە سەرخەت هەرچی باشتر و زووتر و پەلەترە ئەم دەستەیەدا بمەزرێنن بە بودجەیەکی باشەوە هاوکار و پاڵپشتێکی چاکی ئەم پرۆژەیە بن بەڵام بەداخەوە تاکو ئێستا ئەگەر کارێکی لەو چەشنەش کرابێ کاری تاک نەفەریە کاری شخصیە لەسەر مستەوای علااقاتی ئیجتیماعی ئینسانەکان خۆیان کەوتووە سە بۆ نمونە من کتێبێکم کراوەتە عەرەبی و کتێبیشم کراوەتە زمان ئینگلیزی ڕەنگە ئەمە پەیوەندیەک چی ئیجتیماعی دروست بوو بێ بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەم کتێبە وەربجێڕین بەڵام لەگەڵەوە بۆ ئەوی بمانەیە بە لێشاو بە شێوەیەکی ئەکادیمی و باشتر و زمانزانی باشمان بۆ بێتە بەردەست لەم ئیشانە یارمەتیما بە دەبێت لایەنی پەیوەنددار بە جدی بێتە سەرخەت لەگەڵمان باش بەرلۆی کە باس لە کتێبەکانی کەشکەم حەزەکەم تۆزە ڕوونکردنەوەش لەسەر و کتێبانی دیکە پێ بدەی پلانتان چییە؟ هیچ پلانێکی کەت هەیە بۆ درێژە بەم بابەتە؟ من وەکو پێم وتی لە مەسلەی پرۆژەی بە دیکۆمنتکردنی بەڵگەنامەی زارەکی بەردەوامە بم ئەگەر
لە دوای ئەمە فترێکی کەمەکە بڵاوکراوەوە بەڵام هەر لە دوای ئەمە بەردەوامە بیت هەر ئێستا لە ئێستا بەردەوامین ئێمە و بەردەوامی شەبین ئەگەر تەمەەن باقی بێ بەڕاستی من لێت ناشارمەوە دیکۆمنتی هەڵەبجە زۆر زۆرە بەس پێویست ئەمێکەیە بۆ ئەوەی بتوانێت کۆی کاتەوە ئێستا ئەگەر هەر لە شاری هەڵەبجە بگەڕێیت بەشی مۆزەخانەیەکی زۆر زۆر گەورە کەلوپەلی دیکۆمنتی ئەو تاوانە ئەتوانی لەلایەن خەڵکەکەەوە خۆی بەدەستی خەیت وڵاتی ئێران وڵاتێکە یەکێکە لەو وڵاتانەی کە زۆرترین دیکۆمنتی تاوانی کیمیابارانی هەڵەبجەی لەلایە چ نووسرا و چ وێنە لەبەر نزیکی سنوورەکە بوو لەبەر ئاوارەبوونی زۆری خەڵکەکانمان بۆ ئەوێ بەڵێ لەبەرەوەی کاتی خۆی ئەوان دەورێکی کاریگەریانە بۆ بەتایبەت ڕاگەاندن لە گواستنەوە و مشارەکەکردنیان بۆ گواستنەوەی ئەو هەواڵی کیمیابارانکردنی هەڵەبجە بەڕووی دنیاە من کۆمەڵێک لەو ڕۆژنامە نووسان و فۆتۆگرافەرانەی کە لە ئێران بەشداری کیمیابارانی هەڵەبجەیان کردووە ئاشنایەتی موزیکایەتیم هەیە لێیانەوە ئەوان خاوەنی هەزاران وێنەی دیکۆمنتی هەڵەبجەن بەڵام کۆکردنەوەی ئەو وێنانە پێویستی بە دامێکی مادی باشەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو وێنانە بهێنینەوە بەنیازنی داوا بکەیت ئەو دامە بکرێت یاخۆت لەلایەن نووسەرانە و لە نێوان لەلایەن ڕۆژنامە نووسانەوە هاوکاری بکری بۆ ئیتر ئەم هەوڵە تاکە کەسیە بەداخەوە تاقەیەکی زۆری ئەوێت بۆ ئیتر ئەو تاقەیە لەگەڵ کەسێکی کە یاسەرۆفکەیان بەداخەوە لێرە پاڵپشتێک نییە من زۆر ڕەشببینم بەرامبەر بەوەی کە هیچ هاوکاریەک بکرێت و کەس بە دەنگ داواتەوە نایە بەداخەوە بۆ کارەساتێکی بەڵێ دەنا ئێمە دەمانتوانی چەندین ساڵ لەمەوبەریش هەموو ئەو نووسرا و هەموو ئەو یاداشت و وێنانە کۆ بکەینەوە لێرە بیپارێزین لێرە بتوانین بیخینە بەر دیدەی خەڵک میوانەکان خەڵکی خۆمان بۆ ئەوی زیاتر ئاگادار بن لە وەزیاتەکان بەڵام کەسێک ئەمەی نەکردو بە هەمومی خۆی با بڵێن ئینتیمایەک نییە لە لای تاچی کوردی ئینتیمایەک نییە بۆ ئەم مەلەفانە بۆ ئەوەی بتوانێت ئیشوکاریان لەسەر بکە ئەمەش ڕەشببینێکی زۆری لای ئێمە دروست کردووە بۆیە توانیمانە بە هەوڵی تا کەسی خۆمان لێرە و لەوێ هەوڵمان داوە دیکۆمنتەکان کۆکەینەوە زۆر باشە کاک ئیبراهیم لەبەرەوەی کە کاتمان کەممەوە ئەمەوێت باس لە ئەو شەش کتێبەی دیکە بکەین کە بە ناونیشانی جیاواز کە بەڕێستان نووسی وتانە ئەوان باس لە چی ئەەکەن هەر ئەوەی ئەم پرۆژەیە یا کتێبەکانی تر کتێبەکانی دیکەت کتێبەکانی تر مەسەن بۆ نمونە ئەو وێنانەی دنیای هەژان چاو پێکەوتنە لەگەڵ کۆمەڵێک فۆتۆگرافەر وەکو ڕەمەزان ئۆستورک کە لە باکووری کوردستانەوە هاتبوو لەگەڵ کۆمەڵێ ڕۆژنامەنووس و فۆتۆگرافەری ئێرانی و سویدی و هۆڵندی و فنلەندی ئەمانە من کە هاتوونەتە هەڵەبجە هەندێکیان و هەندێکیشیان خۆم سەفەرم کردو لە وڵاتی ئێراندی و من دیداری ڕۆژنامە نووسیم لەگەڵا کردوون چۆن سەردانی هەڵەبجەیان کردووە لە چ شوێنێک باڵێن لۆکیشنیان هەڵبژاردو بۆ ئەوی وێنەکانیان بگرن و هەڵوێستی خۆیان بەرامبەر بە قەزەکە خستۆتە ڕوو لەگەڵ نموزەجی وێنەیانە وە کتێبێکی تریشیان بە ناونیشانی چوارشەمەی خوێناوی چوارشەمەی خوێناوی من بە درێژایی مانگێک لە دوو کاتی جیاوازە لە تاران مامەوە تۆماری ناوی هەموو ئەو شەیدانم کرد کە لە سنووری وڵاتی ئێرانە بە خاک سپێرداون وەکو گۆڕستانی بەهشتی زارای تاران وەکو شارەکانی سۆنقڕ و هەرسین و کەنگاوەر و سەردەشت و ببوورە سەقز و پاوە و سەریاز و کۆمەڵە شوێنی تر و تۆماری هەموو ئەو نەخۆشخانانەی ناو ئێرانم کردبوو کە برینارەکانیان تا چارەسەر کردبوو لەگەڵ چاوپێکەوتن لەگەڵ کۆمەڵە ڕۆژنامە نووسی ئێرانی ئەمەش یەکێک لە کتێبەکانی ترە کتێبێک شمەیە بەناونیشانی 48 کاتژمێر باز لە مانەوەی فۆتۆگرافەر ساسانی مۆئیدیەکە کە بە شێوەیەکی تاکفەردی خۆی بەنهێنی خۆی لە تیمی ڕاگەاندنکارەکان دزیوەتەوە 48 سعات لە هەڵەبجە بەنهێنی ماوەتەوە کۆمەڵێ وێنەی زۆری تۆمار کردووە بۆ خۆی چاوت بەم ڕۆژنامە نووسە کەوتووە بۆ خۆت بەڵێ چاوم پێی کەوتووە چەند جار و باسی 48 ساعتەکەی لەگەڵ منە جێراوەتەوە لە توێی کتێبێکایە دواتر کتێبێکی تریشمەیە بەناونیشانی لە هەڵەبجە بوون
ئەمە CV ئەو فۆتۆگرافەرانەیە کە ئیشیان لەسەر هەڵبجە کردووە. ئەو فۆتۆگرافەرانە یەک بێک بۆ خۆت بینوتن و دواندوت ئەوانە دواندووە؟ بەڵێ هەموو ئەو فۆتۆگرافەرانەی کە من چاوپێکەوتنم لەگەڵا کردوون لە نزیکەوە بەدیداریان گەیشتوم گفتوگۆمان لەسەر قەزەکە. چی وای لە تۆ کردو کاک ئیبراهیم زیاتر لە کتێبەکان تا گرنگی بە دیمانەی زارەکی بە یاخۆدەوەی کە ڕاستەخۆ خۆیان ببینیت و لە زاری خۆیانەوە گوێت لە گێڕانەوەی ڕووداوەکان بێت؟ من سەرەتا کتێبێکی زۆر سادە و ساکارم لەسەر تاوانی کیمیابارانی هەڵەبجە تۆمار کرد بە ناونیشانی یادگاریەکانی هەڵەبجە. ئەو کتێبە کتێبێکی زۆر سادە بوو لە سێ بەش پێگات بوو بەشێک تاریخی هەڵەبجە، بەشێک تاریخی کیمیابارانی هەڵەبجە، بەشێک دوای کیمیابارانی هەڵەبجە. جارێک برای بەڕێزم کاک مەریوان هەڵەبجەیی وەرجێر ڕۆژنامەنووسێکی شاعیرێک و ڕۆژنامەنووسێکی ئێرانی لەگەڵا بوو ناوی ئەفشینی شەهرودیە. ئەمە سەردانی کردم بۆ ماڵەوە منیشە کتێبم پێپیشاننا کە کۆمەڵی وێنەی تا بوو داوای لێ کردم بە دوای وێنەگرەکان نابڕۆی. وێنەکان ساختکەمەوە خاوەندارێتی وێنەکان بۆچەیە ئەمە وای لە من کرد زۆرتر بە دوای کۆکردنەوەی دیکۆمنتی دۆسی کیمیابارانی هەڵەبجە بم. توانیم کۆمەڵێک فۆتۆگرافەر بناسم. پاشتر لە ئێران ڕێم کەوتە دەستگایەک مؤسسەی ڕسالەتی فەتەح کە ئەوە تایبەتە بە ئەدەبیاتی جەنگی خۆیان زیاتر یاداشتەکانی ئەو کوژراوانە بابرێن ئەو شەیدانەی شەڕی ئێرانی عێراقیان تۆمار کردو لای خۆیان. هەستم کرد ئێمە فەراغێکمانەیە لە دۆسی کیمیابارانی هەڵەبجە بە تایبەت لە کۆکردنەوەی بەڵگەنامە ویش بەڵگەنامەی زارێکیە. بۆیە من ئیسفادەم لە تەجروبەی ئەوان کرد و دەستم کردەوە بۆ پرۆژە. ئێمە هیوای سەرکەوتن بۆ تۆ خوازین ماندوو نەبی کاک ئیبراهیم گیان ئەماگە گەشتنەوە کۆتایی پرۆگرامەکە ئەگەر شتێک مابێت ئێمە باسمان لێ نەکردەوە بتەوێت بڵێت فەرموو. زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. من تەمەنایەکەم لایەنی پەیوەنددار بە جددی بێتە سەرخەت لەگەڵمانە هاوکاری جددیمان بێ چونکە بەڕاستی کات زۆر زۆر درەنگە. ئێمەش خاوەنی دیکۆمنتێکی زۆرین خاوەنی با بڵێن چەندین بەڵگەنامەی حەقیقین کە دەتوانین ئیسپاتی بکەین قەومێکی مەزلوم بە درێژایی مێژومان چەوسێنراونەتەوە و تاوانی جیاجامان بەرامبەر کراوە. هیوای سەرکەوتن بۆ خوازین دووبارە زۆر سپاس بۆ ئیبراهیم هەورامانی نووسەر کە لەگەڵمان نبووی دووبارە سپاس بۆ ئامادەبوونت بوو لە کەماندونە ناسانە لە هەڵەبجەی خۆشەویستەوە هاتیتە ستۆدیۆکانی گەلی کوردستان و سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانیشم کە پۆشاکی ڕوبیە لە گەڕێکی ئاشتی سەر و مەکتەبی گەشات جلوبەرگی تایبەتیان هەیە ئەتوانە سەردانیان بکەن و سپاس بۆ ئێوەش کە هەتاکو ئێستا بینەرمان بوون هەتاکو ئێوارێکی دیکەی پرۆگرامی ئەمڕۆ دەبین و میوانی ماڵەکانتان ئاسوودە و تەندروست باش بن.